يعني چی مشكلة الشر دەڵێن ئایا لە وجوددا لە کەوندا شەڕ هەیە و شەیطان هەیە کەسانی خراپکار هەن پیاوکوشتن هەیە دزی هەیە یان نییە جوابەکەمان چییە هەیە دەڵێ ئەوە خۆی لە خۆیدا بەڵگەی لەسەرەوەی کە خوا نییە دەڵێن چۆن تێمان گەیەنە چۆن ئەو بەڵگەی لەسەرەوەی خوا نییە دەڵێ خوا هەبێ دەبێ خوا عەدل بێ دەبێ خوا کامل بێ نابێ نوقسان بێ دەبێ بەتوانا بێ مادام کەسانێک هەن خراپە دەکەن کەواتە خوا نییە لەنا خوایەکە بێ و بەتوانا بێ دەبێ ڕێیان لێ بگرێ تەماشاکە ئەو کابرا نەفامەی دوێنێ شەو تەلەفۆنی کرد تەواو مادام خوا هیدایەتی خەڵک دەدا بە پێغەمبەران و مامۆستایانی ئاینی بچنەوە ماڵی خۆیان دانیشن یعنی شتەکان ڕووکەشی تێی دەگات وەکو پێویست لێ حاڵی نییە مادام شەڕ هەیە دەڵێ کەواتە خوا نییە کە خوا هەبێ نابێ شەڕ هەبێ باشە نازانێ ئەسڵەن مرۆڤ بۆ ئەوە دروست کراوە لە تاقیکردنەوە ئیمتیحاندایە لە تاقیکردنەوە ئیمتیحاندایە خوای گەورە مۆڵەتی داویت تۆ چاکە بکەی یا خراپە بکەی پێشت دەڵێ چاکە بکەی پاداشتت گەورەیە خراپەکە بکەی سزات هەیە کەواتە کە مەجالی داویت بە حوڕیەتی خۆت و بە ئیختیاری خۆت ئەمە فەضڵ و کەڕەم و عەدلی خوایە لەگەڵ تۆ دەیکا نەک بڵێ وەڵا مادام شەڕ هەیە کەواتە خوا نییە ئەوان بەو شێوازە تەفسیریان کرد يعني بۆ نمونە ئێستا مەدرسە هەیە قوتابخانە هەیە جامیعە هەیە تەڵەبە هەیە دەردەچێت تەڵەبەش هەیە دەرناچێ وانە یعنی کە تەڵەبەی تەمەڵ هەبوو دەرنەچۆ مانای ئەوەی حکوومەت نییە ناشەر نییە کاکە ئەسڵا حکوومەت بۆی مەکتەبی داناوە بۆی هەمووی بخوێنێ و هەوڵدات و تێگەیشتی کەوتوش دەبێ بکەوێت ئایا خەتا لە حکوومەتە کە خەڵک بکەوێ خەتا لە مدیری مەدرسەکەی کە تەڵەبەیەک ڕاستی دەبێ نە ئەی ئەگەر ڕاستی بوو ئەوە بەڵگەیە لەسەرەوەی کە مدیری مەدرسە نییە مدیری قوتابخانە نییە نە ئەوان ئەوە بەلایەنەوە کێشەیە مادام شەڕ هەیە کەواتە نابێ خوا هەبێ والعیاذ بالله